لە ماڵەکەیدا ژوورێکی جیا کردوتەوە بۆ باڵندەکانی. ئەوان خواردنەکانیش بە دوو شێوازە ئەوەیان لەسەر ئەو ستاندا و ئامەکەش ینی ئەوە گەورەترە لە هەمووان بەش دەکات. خواردن و خواردنەوەی بۆ داناون و کەشێکی تایبەتی بۆ باڵندەکانی ڕێکخستووە. دێنە سەر ستاندەکەی ئەو تەیرە گەورەکان میسکەکانیش لە سەریت کە دێخۆن. ئێستاکە و مای کۆزەک ڕفاقەتی لەگەرم نەمە چکە ها لە بە بێمەزاری کەم دێمە ناویان بەس هە برادرم میکۆ زار بەزار لێم دەدا میکۆ ئەمە برادەبن وە جۆرەها باڵندەی جوان و ڕەنگاوڕەنگی هەیە لەگەڵیان بۆتە هاوڕێکی باش. نزیکی شەش مانگێک دەبی ئەو تەیرم هینە لای خۆم ناوم لێ نامیکۆ ناوە زانستێکەکەی دووڕەیە ئەوە وازم لێ ناینی باشە کاکە لی دەدەم ناڕوە لە پاشەوەی ماوەگلان بوو حەزم لێ بوو ینی ئەو فکرم لۆ دروست بوو جەوەکی سروشتیان لۆ دروستکەم جەوەکی سروشتیان لۆ دروستکەم لە ناو قەفەز نەبن یعنی تەماشام دەکرد هەرچی هەبوو هەرچی تەیری هەبوو لە ناو قەفەز بوو ئەمیش حەزم لێ بوو جەوەکی ئاوا زۆر خۆشە هە دڵن لە ناو دەکرێتەوە کە بەخۆشم ینی سناب دەکەم ڤیددیۆ بڵاو دەکەمەوە خەڵکەکە زۆری پێخۆشە زۆر حەزی لێ دەکە بە بەرداوام پێم دەڵێن ڤیددیۆی بڵاوکەوە ڤیددیۆی نوێ بڵاوکەوە و بەنسبەت زۆرەکانیش ینی زۆری باڵندەکانم هەیە جگە لە بەباغا ئیتر لە کەناری تەیر و حوب و ڕێینبۆ و کنور و سەنکنور و ڕۆزێلا و کاکاری و ئیدی هەموو ناوەکان لەبیر نییە بەس زۆری تەیرەکانم هەیە جۆرەکان ئەری گەنجێکی شاری هەولێرە و خوێنی تاو کردووە وەک خۆی دەڵێت لەبەرەوەی کارەکانی ئەو زیاتر لە ناو سۆسیال میدیا و یاری ئەلکترۆنیە زیاتر لە ماڵەوە کاتەکانی بەسەر دەبات هەر بۆیە بیرۆکەی ڕاگررتنی باڵندەشی بۆ دروست بووە. زۆ حەزیان لێگر مەشانە بەنسبەت خواردنەکانیش زۆ حەزیان لە سی و گەنمەشامیان ئەو دوی زۆ دەخۆن بەعام هەموو میوەچی دەخۆن ینی هەموو میوەچیان حەز لێوچی بەشەری هەموو میوەچیش بە ئیسفادێ بیان دێ ینی زەروریشە بیان دێ چکە بخۆزان میوە پڕپڕۆتینە ئیتر ئەوان لۆ نمونە ڕۆژیان لەوانەیە کەم پێ بکەی میوەچیان دەی ینی کوبرەی قەرەبی بکاتەوە لۆ نەشتەچیان کە مەشتەچیان دێ قەرەبی بکاتەوە ئیتر میوە زۆ زەرورە و بەنسبەت سەردانیکردنی خۆم لۆ ناویان دیار نییە وەختەکەی بە زیاتر بە ڕۆژە بە شان نازۆ بەکەمی بە شان ئەوانی شەوچیمە ئیسرعات دەکەن و دەخەون و دەنجیان نییە تەبعاان هەرکوو تاریک دابێ هیچ دەنجیان نامینێ بەنسبەت خزمەتکردنیشیان ڕاستیەکەی بەخۆم زۆکەم خزمەتیان دەکەم داکەم خزمەتیان دەکە زیاتر بیدایەتەکەی ینی داکەم نەیدەویست ئەو شوێنە دانێم ینی ڕێگر بوو بەس ئێستا ئەمنیش هەڵی گرمە ئەو نایلی یعنی وا چکە خۆی خواردنیان لۆ دەگۆڕی خواردنیان دەداتی خزمەتیان دەکە خایانیان دەکاتەوە ئیدی زیاتر داکمیان لە منیش خۆشتر دێت
ینی گەیشتە ئەو ڕادەیە بەنسبەت جەوەکەشیان پرسیارم لە کەسی زۆر شارەزا و پسپۆر کرد لەو بارە چکە بە خۆم نوێمە ئەو شارەزایەم نییە ویستم لۆ منە سپلیت و مەقسەتەها هیتەر و ئەو شتانە دانێم گوتیان غەڵەتە شتیوە نابی لۆیان بکێ دووجە و یان لۆ نمونە دەمەک دەرەجەی ژوورەکەی 35 بی دەمەک 15 دەبی ئەوە غەڵەتە زۆر دەبی یان زەویان سروشتی بی بەخۆی جەوەکە بگۆڕێتن بنیەک دروست دەکەن یان لۆنەکە لە جەوەکی سار دەبتە گەرم لە گەرم دەبتە خۆیان ئەو بنیە دروست دەکەن الحەمدولیلاتی ئێسەوەیان زۆر باشە بەشێک لە باڵندەکانیش کە کڕین چی بوون یانی ماڵی نەبوون نزیکەی 6 مانگە ئاری ئەو ژوورەی دروست کردووە پڕی کردووە لە زۆرترین جۆری باڵندا با باشترین شێوە خزمەتیان دەکات. سۆلین حەسەن کەناڵی کورسات هەولێر